بە ئومێدی ساڵێکی پڕبەرهەم لە کێڵگە کشتتوڵەکەی دەڕوانێت. 3 دووەم زەوی بە چاڵتوک چاندووە، بەڵام بێ کێشە و گرفت نییە. شابان ناوەی زیاتر لە 15 ساڵە بە کشتتوکاڵەوە سەرقاڵە و ئەمساڵ دەیەوێ برنجی خۆماڵی بەرهەم بێنێت، بەڵام ئێستا دابەزینی ئاستی ئاوی سیروان و پاڵپشتی نەکردنی حکوومەت و هەبوونی بەرازێکی زۆر لە نزیک کێڵگەکانی مەرەزە لە کێشە سەرەکیەکانی جوتیارانە. چەندین گرفتمان هەیە، گرفتی ئاومانەیە، گرفتی ئەومانەی حکوومەت دامی کردی کشتتوکاڵ ناکە. ئەمە کە ئەیکەین لەسەر شانی خۆمانە. بۆ نمونە تۆمی چەڵتوکە خۆمان ئەیکڕین، سعاتی گرێدەر بە 50,000 بۆمان ئینێکات، عەرزەکە ڕێکەکاتەوە بۆی گۆلێ بڕێ لامێ بڕێ. گرفتێکی ترمان ئەوەیە کە ئەلێرە لە کاتی درێنە دەڕاستەمان بە ئاسان دەست ناکەی بۆمان بیشێنێتەوە. بەڵێ ئاستی ئاوی سیروان ئەمساڵ زۆر کەمی کردووە، یعنی ئەمە ساڵانی ڕابردوو ئەم مەرەزە تۆی بینی ئەمەنە ئاوی تێ بنەتوانای ڕێ بکەی. ئێستا ناچارین، ینی جاروای لا لە ئاوێ دەین، ینی جاروای لایەکی پڕ ئاوە لای کەم ئاوە. ئەمە شوای کردەوە ئەوەتە چەند ڕفێکمان لەوێ هەر بۆی ئەوەی کە ئاوی نییە فەوتیاوە. لە سنووری ئیدارەی گەرمیان 1,400,000 دووەم زەوی کشتتوکاڵی هەیە. لەو ڕووبەرە تەنها 111,000 دووەمیان بەراون. لەم ساڵدا لە 111,000 دووەم زەوی بەراو تەنها 2,600 دووەمیان بە چەڵتوک داچێنراون. لە ساڵی ڕابردوو کۆی بەرهەمی جوتیاران بۆ برنجی خۆماڵی 17,000 تۆن بووە، بەڵام لەم ساڵدا چاوەڕوان دەکرێت بەرهەمی جوتیاران بۆ برنجی خۆماڵی بگات بە 19,000 تۆن. ماوەی چەند ساڵێکە حکوومەتی عێراق داوا دەکات کە جوتیارە کوردەکانی باکووری خانەقین لەسەر ئاوی باڵەجۆ برنج و چەڵتوک نەچێنن، چونکە ئاوی زۆری پێویستە و ئاوێکی زۆری باڵەجۆ بەکاردێنن، بەمەش ئاوێکی کەم دەگاتە ناوچەکانی خانەقین. لەگەڵ ئەمەشدا جوتیاران بەردەوامن لە کشتتوکاڵکردن و چاندنی چەڵتوک لەو ناوچەیەدا. هەموو ساڵێک و گرفتەمان